مانێ بۆ دیاردەی ڕاوکردن و پاراستنی ئاژەڵێکیەوەکان لەو ڕێنمایانە ڕێنمایی تازتر ڕێنماییمان ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2023کە کە لەم ڕێنمایەدا تەنانەت جۆری ئاژەڵەکان پۆلیۆن کراوە بە لیستێک کە هەم چۆن بڵێن ئاسک مامز بزنەکیێوی و چۆنێتی سزاکەشیان یان غەرامەکەیان دیاری کراوە لە مادەی 42کە کە سزاکەی دیاری کردووە بە شێوەیەکی گشتی سزاکەی دیاری کردووە وەکو ئاماژەم پێکرد لە 150,000 کەپتن غەرامە کەپتن نەبێت و لە 2 ملیۆن زیاتر نەبێت یان حەبسکردن یا بە هەردوو سزاکەتوانێت هەم غەرامە و هەم حەبسیان بکە و لە هەمان کاتە لە ئەسنای لێکۆڵینەوە ئەم ڕاوچیانە دەست بەسەر کەرەستەکانیان ئاگیرێت ئایا چەک بێت هەر ئامێرێکی کە بێت کە کەرەستی ڕاوە بەکاریان هێناوە و تۆمەتبار لە هەمان کاتە خۆی تەوقیفەکرێت پێش ئەوەی کە بڵێن سزاکەی بەسەر لە ماوەی لێکۆڵینەوە تەوقیفەکرێت و ماوەیەکی زۆر لەشێر لێکۆڵینەوە دەمێنێتەوە لە ڕاگرتنە سەبارەت بە ڕاوکردن لە ڕێنمایەکاندا ڕاوکردن تەسبیت کراوە بە پێی یاسا یعنی ئەو کەسانەی ئەنوێن ڕاوکەن ئەتوانن مۆڵەتیان هەبێت ئەتوانن پێناسی خۆیان دەرکەن بۆ ڕاوکردن و دیاریکردنی جۆری و ئاژەڵی کڕاوێکن و لەو بەروارەن کە دیاری کراوە بۆ ڕاوکردن بەڵام لە هەمان کادا ئێمە بینین لە کوردستانە ئەم دیاردەیە کەمە زۆربەی ئەوانەی کە ڕاو دەکەن با بڵێن ئۆتۆمەتبارانەی کە ئەگیرێن لە دادگاکانە هیچ مۆڵەتێکیان نییە یعنی بە شێوەیەکی عەشوایی ڕاو دەکەن هەر جۆرە ئاژەڵێک بێتە بەردەمیان یعنی ئەمان هەم لیان دەکوژن هەم زیانیان پێگەێنن